شاندک دسته سروکاتی انجمن اجتماعی کرد سوریه سردانا پولیت بیروی پارتیا کمونیستا کردستان کر به پیشاتین داویل کردستان سوریه بگشتی و پیشاتین عفرین بالتایبتی هروها روشا سوریه و نافچه گنگ شکرن شاندانه کسیج هر یک جن احمد داوود و کسروک شانده محمد اسماعیل فصلا یوسف عبد الصمد خلف برو فیصل اسماعیل و جدعان علی سروک نوراتی هرما کردستان یا انا کسی پیک دهاته وفدێکی برادرانی ئەنە کەسە سەردانی بارەگای مەکتەبی سیاسی حزب شیوعی کوردستانیان کرد بە سەرۆکایەتی کاک نعمەت وەفدەکە لە کۆبوونەوەکەدا باسی تیشک خرایە سەر ڕەوشی سووریا و بە تایبەتی ڕۆژاوا و لە ڕۆژاواش لەسەر ئەو لەشکرچێشەی کە حکوومەتی تورکی کردیتە سەر عفرین ئێمە وەکو مەکتەبی سیاسی حزب شیوعی دید و بۆچوون و ڕای خۆمان بە برادرانی ئەنە کەسە ڕاگەیان کە ئەو لەشکرچێشەی ئێستا کە لەسەر عفرین هەیە لەشکرچێشێکی زاڵمانەیە لەلایەن لەشکری تورکیاوە و ئابانجی تورکیا تەنها عفرین نییە بەڵکو دۆزی ڕەوایگەلی کوردە لە هەر چار پارچەی کوردستان و لە تەوەرەکی دیکە لە باسمان لاو پەیوەندیانە کرد کە لە نێوان برادرانی پەیەدە لەگەڵ ئەنە کەسەی هەیە و ئێمە وەکو حزب شیوعی کوردستان ڕامان وایە و هەردەم ئەو ڕایەمان بە هەردوو لایەن و لە مستەوای هەموو پارچەکانی تری کوردستان دائیمەن وەکو مووقفێکی سابت پێمان ڕاگەیاندن کەوا تاکە ڕێگا لە پێشیان و لە بەریان و لەگەڵیان ئەوەیە دەبێت بگەڕێنەوە سەرمێزی دانوستان بکەونەوە توێژ بکەونە گفتوگۆ دەست پێ بکەن لە بالممکن دەست پێ بکەن لە خاڵە هاوبەشەکان ئەو خاڵە هاوبەشانەی کە لە نێوانیان هەیە هەتاوەکو ئەرزێتێکی باش و گونجاو دروست دەبیت ئەو کاتە بەرەو خاڵە خلافیەکان بچن بە مەبەستی چارەسەرکردنی برادرانی ئەنە کەسە خۆشحالی خۆیان دەربڕی بۆ پێشوازێک کە لە مەکتەبی سیاسی حزب شیوعی لێیان کرا و هەروەها ئەوانیش دیر و بۆچوونی خۆیان دەربڕی و ئیدانەی ئەو لەشکرچێشیان کردیە پێشتریش بە بەیانی ڕسمی کە لەشکری تورکیا کردیتە سەر عفرین و سەبارەت بەو پەیوەندیە سارد و سڕیە کە هەیانە لەگەڵ برادرانی تەفدەم تیشیان خستە سەرەوە بەڵام هاوڕابوون لەگەڵمان کە تاکە ڕێگا لە پێشیان شەڕی ناوخۆ نییە شەڕی براکوشی نییە بەڵکو مێزی دانوستانە